ئەمە دوایین گرتە ڤیدیۆیی عەلیە، ئەو گەنجەی کە لە ئاهەنگی ڕۆژی لەدایکبوونیدا کوژرا. ڕۆژی یەکشەمەی ڕابردوو کەسوکاری عەلی و هاوڕێکانی لە سەیرانگای مێرگەپانی شاری سلێمانی کۆبوونەوە بۆ ئەوەی بەشداری بکەن لە ئاهەنگی لەدایکبوونی عەلیدا کە ئەو ڕۆژە تەمەنی دەبوو بە 42 ساڵ، بەڵام لە ئاهەنگەکەدا عەلی کوژرا. لە ئێستادا پۆلیسی سلێمانی ئافرەتێکی چینی دەستگیر کردووە بە تۆمەتی کوشتنی ئەو گەنجە کوردە. کەسوکاری گەنجەکەش دەڵێن ئەو ئافرەتە چینیە خێزانی هاوڕێیەکی کوڕەکەیان بووە و بۆ ئاهەنگی یادی لەدایکبوونەکەی بانگێش کرابوو. دەشڵێن ئافرەتەکە فیشەک لە دەستی دەرچووە و بانقەس کوڕەکانی نەکوشتووە. ئەم ڕووداوە بۆ خێزانەکەی عەلی کۆسپێکە بە ئاسانی لەبیر ناکرێت، بەڵام هەر چۆنێک بێت ئەوە تا لە مزگەوت فاتیحا بۆ مەرگی دەخوێنن. بەڕاستی کۆسێکی گەورەیە بۆ هەموو بنەماڵەکەمان، پشتی هەمومانیشکان و چونکە کوڕێکی هاتیادی نەبوو، لە شەڕات لەوێنەی نەبوو، بەڵام کە کارەساتێکی ژوات هاتە کایوانێ بەڕاستی عید میلادی خۆی بوو، ئەو ڕۆژە ڕۆژی عید میلادی خۆی بوو، خۆی دانی پیاناوەڵێ بەڵێ من کوشتومە، هیچ کەسێکیشکەی تیانە بوو، پەیوەندی بە هیچ کەسێکی کەشۆ نییە. ئافرەتێکە ژنی ساحیبی ئوتێلەکەیە لەوێ، بیانیە سینیە. تەواو ئەو ئوتێلەی کە من باسیەکەم هەمویان سینی نیشی تیاکەن، 4 کوڕی کوردی تایە، بەڵام ماباقیەکەی هەمووی سینین. مامەڵەکردنی دادگاکانی هەرێم لەگەڵ ئەو کەیسە بیانیانەی کە تاوانێک ئەنجام دەدەن هاوشێوەی مامەڵەکردنە لەگەڵ هەر هاوڵاتێکی هەرێمدا و یاسا جیاوازی ناکات لەگەڵ هیچ کەسێکدا، جا هەڵگری ڕەگەزنامەی هەر وڵاتێک بێت. ئەو هەوڵاتی بیانانی کە لە عێراقا جەریمەیەکەکەن بۆ پێی هەرێمی کوردستانیش قانونی عقوباتی عێراقی ڕقم 11 ساڵی 1969 بەسەرا جێبەجێ بێ، ئەو کەسان ئەگەر حەسانێکی دیبلۆماسیان نەبێ ئەوە هەر لە هەرێمی کوردستان و عێراقا محاکەمەکردن و قانونی عێراقی بە پێی اختصاصی مەکانی بەسەرنا تەطبیق بێ، و ئەگەر هەر جەریمەیەکیش بکەن عقوبەکەی بە پێی قانونی عێراقی بێ. پۆلیس ئێستا ئافرەتەکەی دەستگیر کردووە، بەڵام ئاماژە بەوەش دەکات کە زۆربوونی ڕووداوەکانی کوشتن بەشی زۆریان هۆکارەکەیان بۆ کێشەی کۆمەڵایەتی و قەیرانی دارایی دەگەڕێتەوە. لە ئێستادا حاڵەتەکانی خۆکوشتن لەم 6 مانگەی ساڵی 2016 ڕێژەکە بەرزترە لە ساڵانی پێشوو. خۆشتانەزان هۆکارەکان زۆر لەم قەیرانە داراییەیە، نەخۆشیە درێژخایەنەکانە دەرنەچوونی ئافرەتەکان لە قوتابخانە و مانەوەیان کا بێتە شکستێک بوویان لە لای کەسوکاریان. تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوک سەرباری ڕووداوەکانی تری کوشتن ئەم ڕووداوایان تەموو مژاویترە. بەو پێی لە سەرەتاوە بە چەند شێوازێکی جیاواز لە ناو دۆست و هاوڕێن نزیکەکانیدا باسی لێوە دەکرا. سەرەتاوا باسکرا کە عەلی لە کاتی ڕووداوەکەدا فیشەک لە تفەنگی خۆی دەرچووە، دواتر باس لە کوشتنی بە ئەنقەست و دوجاریش ئافرەتێکی چینی کە ئەوەندەی تر ڕووداوەکەی ئاڵۆزتر کرد. ئەوەشی کە ئەم ڕووداوەی لە ڕووداوە کۆمەڵایەتەکانی تر جیا دەکاتەوە ئینتیمای حیزبی خێزانەکەیەتی کە خێزانێکی ناسرا و دێرینی پارتی دیموکراتی کوردستانن. بابانە نورێن ئاڵتی، سلێمانی.